سڵاو ڕێز ڕێبار عوسمانم هەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهاتان پێشکەش دەکەم. لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوو جگە لە پارتی کۆمەڵی ڕەوتی دیکە دروست ئەبێ ئەو ڕەوتانە لە سەرەتادا ڕەوتی فکرین ڕەوتگەلێک ڕەوتێکن کە نەتەوەیین شان بە شانی نێوان پارتی و شوعی دەرئەکەون و دواتر چەند ڕێکخراوێکی لێ لەدایکە بێ لەوانە کۆمەڵی ڕەنجەران و هەروەها دواترێکێتی نیشتمانی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەو مێژووی سەرەتای هەفتاکان میوانداری زۆر بە ڕێز فریا عەلیمان کردووە کە ئەندامێکی ڕێخستنە نهێنیەکانی ئەو سەردەمەیە. دەچینە لای پرۆفایلی مامۆستا و پاشان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. دووبارە سڵاو مامۆستا بەخێر بێت. سەلامەتی سوپاس دەکەم سوپاسی خۆت و تەلەڤیزۆنەکەتەکەم کە ئەرکتان کێشا هاتن منتان داواتی ئێرەکرد. کاک فریا عەلی چۆن باسی مناڵی خۆیەکە حەزەکەم باسێکی مناڵی خۆت بکەی لە کەرکووک لەکوێ لە دایک بووی ساڵی چەند و هەروەها تۆزێ باسی ئەو سای کەرکووکمان بۆ بکەی بمانگەڕێنیتەوە بۆ ئەو کاتی کەرکووک. بەڵێ من فریا عەلی حەمید خەڵکی گەڕەکی بەرتەچەم مەوالید 1955م 55م خەریجی لە عێراق خەریجی ئامادەیی پیشەسازیم 77 تەواوم کرد. هەموو ژیانی مناڵی من لە بەرتەچێ بووە. من زۆر شتی بیرەوەریشم لە فکرا لەو ڕۆژگارەی لە 63 چۆن ئەو ماڵانە فەرهوو دەکران وەکو چیمەکن و وەکو قرنجیر و وەکو خاڵۆبازیانی و ئەمانە مەڕەکان بە هەزارەها مەڕ ئێوارەی لێهات لە بەردەم ماڵمانەوە ڕەتیانە کرد. عارەبەکانی 63 لەگەڵ حرس قەومی ئەو سەردەمە باسی 63ەکەی کە با بڵێن شۆڕشی قەومیەکانی بەعسیەکانی عەرەب لە عێراق بەڵێ ئەلەو ڕۆژانم گشتی لە بەرچاوە شریتێکی سینەمایی ئەمەش تەسیری زۆر لە ژیانی من کرد کە لە مناڵیەوە هەست بە ئازارەکانی میلەتەکەم بکەم. زۆر ڕاستە. باشە مامۆستا ئاستی خوێندنت با بڵێن خوێندنی سەرەتایی ئەوانە لە کەرکووک چۆن تاوا کرد لەکوێ تاوا کرد؟ وەڵا هەر لە بەرامبەر ماڵ خۆمان لە بەرتەچێ لە قوتابخانەی نەجاح دوایی لە سانەویی ئیمام قاسم سێم لەوێ تەواو کرد. ئەو سانەوی بوو من تەلەبەی متوەستە بووم. ئەو ڕۆژانە زۆر ساڵی هەفتاکان زۆر بەلامەوە خۆش بوو گۆڕان کاریەک لە ژیان مابوو. من عمرم هەبوو 6 ئەعدادی بوو من تەلەبەی سێی متوەستە بووم مەسئولی ئەو وەختەی خوێندکاران قوتابیانی کوردستان بووم ئەو سەردەمە. دەها دوای ئەوە چوومە سناع دوای ئەوە ساڵ 74 هات چوینە دەرەوە دوای تقریبەن ساڵێک و دوومان دوای گەڕاینەوە ناو شار دوای ئاژ بەتاڵ. بەڵێ مامۆستا چ کاتێک بەشداری کاری سیاسی ئەەکەی و با بڵێن چ کاتێ وەعی سیاسیت بۆ دروستە بێ؟ لە ساڵی هەفتاوە شتەکە لە ناو کەرکووک
زۆر جە و گۆڕا بەیانی 11 ئازار زۆر گۆڕانکاریە بوو لە ژیانی ئێمەیە بۆ گەنج زۆر شتێهین بوو هەتا مەقەڕاتی حزبی دیموکراتی لەناو شار بوو دوایی ماوەیەک چۆڵیان کرد مایەوە سەرچی مایەوە سەر ئەو قوتابیانەی کە بیر و باوەڕی کوردایەتیان هەیە ئیشەکانی ئەو حزبەش ئەم تەلەبانەم ئەمان کرد هەتا لە فکرمە لە 1970 و 1972 دیوارمانە نووسی هەمووی کەمامەمانە ئەکرد ئەمن و ئستەخبارات بە دوامانە بوون ترسانی ئەو دەمانە پێشمەرگەن ئێمە پێشمەرگە نەبووینەوەی تەلەڤەی ئێمە تۆستە و ئێعدادی بووین باشە ئەو دروشمانی کە بیرت بێت بەڵێ ئیقاف التعریب في كركوك والخانقين والسنجار ئەو تا ئیستا لە زاکرم ماوە باشە خۆ تعریباتە ئەمڕۆ بەردەوامە مامۆستا قیناکە ئێمە لەو ڕۆژەوە هەستمان بەو زوڵمە کردووە لەو ڕۆژەوە ئێمە خەباتەکەین وازمان لە خەبات نێناوە وازمان لە شەید نێناوە ئەم کەرکووکە ڕاستە تووشی نەکسە بووە و تووشی دەربەدەری بووە و شار چۆڵ کراوە و لە شار دوورەوە کەوتن ئیدامی تێبووە و گەڕێک بەجارێ سڕیانەوە دایەنە من 63 خانووی جمهوری لەم کەرکووکە بە سەدان خانووی جمهوری هەبوو شۆفڵ هات گشتی گرێدەر تەختی زەوییان کرد خەڵکەکەیان گردەوە کرد سوار گەڵابەیان کرد بردیانیان لە بازیان لەوێ فڕیانیاندا خارج کەرکوو لەوێ تیارە چوست سیارەکانی سوتان لەو سایقانەی کە سیارەکەی سوتا عەلی کەریم بوو کە زاوامان بوو گەڵابەکەی لەوێ سوتا یەک فلسیانش نەدا پێی بە زۆر بردیان ئەو عایلانەیان پێبار کرد ئەمە ژیانی کەرکووکە لە دەردەسەری لە ئێستاوە نییە لە زۆر دەمێکە یعنی مامۆستا جەنابەت کۆتایی با بڵێن شەستەکان و هەروەها سەرەتای حەفتاکانی تر کە ڕەوتە قەومیەکانی عەرەب دێنە سەر حکم لە کەرکووک لە عێراق بەگشتی و لە کەرکووک بە تایبەتی ئیتر پرۆسەی تعریب زیاتر چڕ بۆتەوە جەنابەت چ شایەدیەکە دەی لەسەر ئەو بوارە یعنی بواری تعریب لەو کاتەوە ئایا بەچڕی لە کەرکووک دەستی پێی کرد من لە فکرمە ساڵی 59 و 60 و دراسی کوردی بوو بە کوردی ئەمان خوێن کاتێکمان زانی دراسی کوردی نەما ئەمە 60 بوو ئەو ساڵانە بوو دوای هەفتاکان دراسەکەیان دراسە بووە کوردی 4 ساڵ 5 ساڵ تا 6 ساڵش دوای ئەو گشتیان لەنەوە کرد بەبێ قانون بەبێ هیچ ئیلتزامێک هەمووی تەلەبە مستەقبەلی فەوتە هەمووی پێیان خۆش نەبوو دراسەیە کوردی لە ناو کەرکووکە هەبێ و دراسەیەک حتا مدیر تەربیە کوردی ساڵ هەفتا هەبوو زۆر نشاتی دراسەیان زۆر مەکتەبەکان هەمووی ناویان کوردی بوو هیچی نەما دوای هەفتا و چوار گشتیان گۆڕی ناوەکان گۆڕە باشە لەو کاتەیە ئەو ڕۆتە سیاسیانی کە لە کەرکووک هەبوون چیت بیر دێ لە حزبەکان با بڵێن وەڵاهی لە فکرم دێ پارتی هەبوو شوعی هەبوو شوعی خەریکی لە جەبهەی وەتەنیا بوو لەگەڵ بەعسا لە جەبهەی وەتەنیا بوو معارض نەبوو بەڵام پارتی معارض بوو ئەوانش ساڵ 71 شاریان چۆڵ کرد چوونە خارجی کەرکووک سیاسیەکان و هینەکان بیرمەندە ڕۆشنبیرەکە بوو ئەی کرد یعنی خەڵکەکە احتمالی لەسەر ئەم ئەحزابانە نەبوو دوای ئەم زوڵم و زۆرە هین پیا بوو ڕێکخرا و گەنجەکان پێش هەمووی پێش ئێمە مجموعەیە گەنج پێیابن کۆمەڵەیان دروست کرد بەڵێ من ئەمەوێسە بێمە سەر بابەتی کۆمەڵە کۆمەڵە کە دروستە بێ لە کەرکووک چۆن دروستە بێ وەجەنابەت ئایا لەناو ئەو هەڵخانە بووی کە هەڵقەی سەرەتایی دروستبوونی کۆمەڵە بوو یاخود چۆن بەڵێ من ئەوانی ئەتوانم بڵێم بە دوو جیل کۆمەڵەیاندا دروست کرد لە ناو شاری کەرکووک یەکەم جیلێک بوون زۆربەیان موالیدیان
چلەکان بوو وەکو شەی سروان وەکو ئیبراهیم جەلال وەکو ئەبوو شەهاب وەکو عەلی بچکۆل وەکو سەمەد حەمەکەریم ئەمانە مجموعەیەکی ڕۆشنبیر و ممارز بوون و گەلێ سەقافەتێ بەرزیان هەبوو لەو ڕۆژەیە لە بارەی مارکسیەت زۆرش بەتوانا بوون دراسی باشیان هەبوو لەسەر ئەوزاعی میلەتەکە ئەمە یەکەم جیل دووەم جیل جیلی ئێمەمانان بوو موالیدی پەنجاکان بوو یەکێ لەوانە کاگە ئازاد بوو ئەنوەر حەسەن بوو شێرکۆ عەسکەری بوو مجموعەیە کادری بەتوانە شەرت شتە بوو ئەو دەقەیە کۆمەڵە بن بەڵام وەکو سەلام جاسم وەکو ئەحمەد قەمبەر وەکو ئەحمەد عەسکەری ئەمانە مجموعەیەکی ڕۆشنبیر لە ناو قوتابیانە ئەوەنەی حزبێک ئیشیانە کرد دوایی وردە وردە خەڵکەکانیان فێری خوێندنە کرد شۆڕشی سەقافی لە ئەوان کرد دەستیان پێ کرد ئێمە تەکمیلەمان کرد خەڵکەکە بەس ئەمان ویست متاڵعی خوێندنیان هەبێ خەڵکەکە کامەی بەلای مارکسیەتە ڕوا چەپڕەوە ئەوانەمان مفاتەحە ئەکرد بۆ کۆمەڵە ئەوەی هین نەبوایە دەرگا زۆر کراوە نەبوو خەڵکمان زۆر ناهێنایە ناو کۆمەڵە من خۆم لە ساڵی 1970 دوو مەعسکەرات تەڵەبە لە هاوینان یەکێتی قوتابیانی کرد لەوێ سێرم کرد لەوێ ئەفکاری کۆمەڵە یەکێکیان لە هەشەزینی بوو ساڵی 1970 لە قەڵاسیەوکە بوو لە دێ بلوچێن و عەسکەر بوو لەوێ کۆمەڵێک تەلەبەی زیرەک تێگەیشتوو لە مارکسیەت ئەلەوێ زۆربەمان ئەلەوێ بووینە کۆمەڵە بەڵێ قوتابیانیش بوون ئێمە قوتابیان وەکو حەزب نەبوو وەکو ڕێکخراوێکی تایبەت بوو بە خوێندکاران ئێمە ئەلەوێ بیرروباوەڕی هینمان وەرگرد و دوای ماوەیەک لە ژێر دراسە ئێمە لەوە پێشتر دراسەمان هەبوو مەسەرەن کتابی مارکسیەتمان ئەخوێندەوە و یا کتابەکان مؤەلەفاتی ماوستی تۆنمان ئەخوێندەوە شۆڕش پێویستە لە شارەوە بۆ لادیە بێ یا لە لادیەوە بۆ شار بێ کوردستان چی هەڵەگرێ و شتانەمان دیراسا ئەکرد زۆر فکرەیە باشمان هەبوو لێ هەتا ساڵی 1974 لەوێ کادیری گەلێ زۆرم بینی هەمووی ئینسانی مسەقف بوون باسی مارکسیەتیان ئەکرد و کتابیان تەرجومە ئەکرد و ئێمەش ئیسفادەمان لێیان کرد لە ناو شۆڕشی 74 ئەو بیرروباوەڕە هەبوو کە بە تەواوەتی بیرروباوەڕەکە کرێکاری بوو ئیسفادەمان لێیانە کرد و توانیمانش خەڵکی زۆر بگەینە قەناعەت کە مارکسیەت دەردی ئێمە چاراەکە شۆڕژێر ئینسانی شۆڕژێر لە مارکسیەتەوە پەیا ئەبێ کاکفریانی کۆمەڵە لە کەرکووک عینەن بە هەمان ڕیتم ئەڕۆیی یعنی هەوڵێدا هەڵقەی سەقافی دروستکارە سەرەتایە چونکە ئێمەوامان بیستوە لە مێژوەوە خوێنمانە جاروا هەو شەشمان لە هینی هەڵقەی سەقافی بوو ئەمجا سێتە کرد کابرا دەرناچوو سەقافەتی وای نەبوو کە ئیبداع بکە لە خوێندنەوە لە تەسەڕوفات لە عائیلە لە زیرەکی مەکتەب کامی زیرەک نەبووایە وەرمان ناگرت تۆ تەلەبەیەک کە نتوانێت دراسەکەی خۆی بکە لە سیاسەتەکەش ئەو جورعەتەی نابێ ئەو تێگەیشتنەی نابێ یعنی مەرجی بە ئەندامبوون لە کۆمەڵەی ڕەنجدەران یان بڵێم کۆمەڵەی مارکسی لینین جارە نەبووتە ڕەنجدەران وایە لە سەرەتادا مارکسی لینینە بەڵێ مارکسی لینینی کوردستانە ئەم کۆمەڵەیە مەرجی چی بوو بۆ ئەندامبوون یەکەم ئێمە جیلی تەلەبە بووین گەرێت تەلەبەکە زۆر زیرەک وایە هەر لە دیراست دووەم لە مارکسیەت تێبگەشتایە سێم عایلەیەکی مزەحی بێ مستعید بێ پاک بێ خۆفرۆش نەبێ
ئەمانە شەرت بوو بۆ کۆمەڵە نێنی پاراز بپارێزێ تەحملی مشتقات بکات توانای سیاسەتی هەیە یا نییە ئەیباتە سەر نایباتە سەر ئەمانە شروعەکان بوو ئەمجا هەتا یەکێتیش نەبوو ئێمە کەم کەسمان مفاتەحەی کۆمەڵە ئەکرد زۆر کەم چونکە ئێمە ترسی حزبی بەعس هەبوو ترسی پارتیشە بوو پارتیش قبولی ناکرد حزبێکی ڕێکخراوێکی مارکسی سرف لە کوردستانە داوای دەوڵەتێکی کوردی بکات و بەو هینە باشە ئێوە و هەڵقە سەقافیانەی کە هەتان بۆ زیاتر دراسەتی چیتانە دراسەتی مؤلفاتی لیلین مؤلفاتی تۆن مؤلفاتی مارکس ئەمانە گشتی هینەکان مەساڵر چوین ئەمان کرد دوایی ئێمە لەو ڕۆژەشا کە ساڵی هەفتاکان بوو وەکو زیاتر بیرکردنەوەمان پەیوەندیمان لەگەڵ هینا هەبوو برادەرانمان پەیوەندیان لەگەڵ منظەمەی تەحریرە جەناحی جۆرج حەبەش هەبوو منظەمەی دیموقراتی و جەبهەی دیموقراتی و جەبهەی شعبی هاتن چەند جارێ هاتن بە سەردان بۆ بەناوی ترەوە ئەهاتن ئێمە چاومان پێیان کەوتن بێجگە لەوان هیچ حزبی یەساری یەمەنی جنوبی ئەوانش حزبێکی بەقوت بوون مارکسی بوون زۆر دامی ئێمەیان نەکرد لە مؤلفاتی ئەوانش ئێمە ئیسفادەمان نەکرد لە بڵاوکراوەکانیان باشە ئەی تایبەت بە کوردستان دراست ئایا هەڵەکانی پێشووی شۆڕشەکانی کورتان ناکرد ئێمە ئەو مستەوای وەکو قیادە نەبووین یعنی سراحەت بەڵام ئێمە کە دائنیشتین نام بە عامەڵێم کۆمەڵە بەگشتی بەڵێ کۆمەڵە بەگشتی ئێمە کە دائنیشتین ینی مفهومەکە لە مێشکمان بوو دەوڵەتێکی کوردی شووری سەرف حزبێکی شووری کوردستانی دروستکەین لە بیدایەت ئەمە ئەفکارەکە بوو داها ناجی هەبێ نابێ ئەمە لە بیدایەت ئەمە بوو بەڵام تووشی تەقلوبات هاتی تو ئەمانە گەرە لەگەڵ ڕۆژگارە بزانی شیعارەکەت چییە مەبادئ چییە توانی بۆ جێبەجێ ئەبێ نابێ ئەمانە هەمووی لەژێ دراچە بوو بەڵێ لە ئەندامە دێرینەکانی کۆمەڵە لەوانە بۆ نمونە سیروان تاڵەبانی شەهیدان سیروان تاڵەبانی و هەروەها ئەنوەر زۆراب و هەروەها خاڵە شیهاب ئەمانە پەیوەندیان چی بوو لەگەڵ کەرکووکە لەگەڵ ڕێخستنەکانی کەرکووک کاک سیروان مەسوولی ڕێخستنەکانی کەرکووک بوو فەریدون عەبدولقادر منزە بوو لە کەرکووک ئیبراهیم جەلال ئەمانە جیلی پێش ئێمە بوون ئەوش مۆزە بوو لە کەرکووک خاڵە شەهاب ئاهات لەلایەنەمایەوە هێن ئەو شەهاب خەڵکی کەرکووک بوو ئەوش کادرێکی زۆر محللێکی بە قووەت بوو لە زۆر کتابەکانیان تەرجومە ئەکرد لە کوردی مارکسیەت چونکە زۆربەی ئەم جیلی ئێمە دراسی کوردی بوون زۆر بە قووەت نەبوون لە عارەبیە چون هەلێکیان لە ئینگلیزیەوە تەرجمەیان نەکردە کوردی مؤلفاتی مارکسیتۆن و یا لیلین ئەیان کرد دوایی مەسادرمانش حزبی شووری ئەوانش هەنێ کتابیان تەرجمە کردبوو لەوانش ئیسفادەمان کرد هەر لە هی خۆماننا لە هینی جەبهەی شەعبی بوو لە جەبهەی دیموقراتی بوو ئەوانش کتابی باشیان هەبوو لەسەر حربی ئەسابات لەسەر ئەوانە ئێمە گشتی ئیسفادەمان بەڵێ بەس وەکو کەسایەتی خاڵە شیهاب لەگە کەرکووک کاسی پەیوەندیە بوو خۆت بینی و تە لەگەڵیا دانیشتوویتە وەڵڵاهی من نەبوو بەس ڕۆژێکیان ڕۆیشتن لە ماڵێ بوو من نەمدیزانیم لەوەیە نەچوومە ژوورەوە لە ماڵ شەهید سەمەد حەمەکەریم بوو لەوێ میێوان بوو جا ئەهات زۆر وەخت ئەلێرە دانیشت هەفتە ئەمایەوە لەگەڵ یانە زۆر ئاگاداری وەزعکە بوو
لە فکرمان نەچێ ناوێتەرش ئەنوەر زۆرا بە شەرخەڵ بوو ئەوش کابرایە بوو دیراسەیە باشی کرد و علی بچکۆل هەروەها ئەنوەر حەسەنیش هەر لە کەرکووک بوو دوای ئەوە کاک ئازاد و دوای ئەوە ئەمین عەسکەری و سەلام جاسم و ئەمانە جیلی ئێمە بوون بەڵام لە ئێمە لە کۆمەڵا ئەقدەمتر بوون و زۆر چالاک بوون و زۆر نهێنی پاراست نهێنیانە پاراست زۆر بەتوانا بوون توانیان گەشە بە کۆمەڵە بدەن لەم کەرکووکە هەتا 74 لە 74ش کە ئێمە دەچوینە دەرەوە ئێمە سێمان کرد کاگە ئازاد دەراسەی هەیە مەسئولی مەسەلەن ڕێخستنی کەرکووک بەدەستی بوو پەیوەندی لەگەڵ خانەقەی هەبوو پەیوەندی لەگەڵ ئەم فەریدون عەبدولقادرە هەبوو ئەو وەختە لە بیارە بوو خۆم ڕۆژێ لەگەڵ یا ڕۆشتم بۆ بیارە بۆ ماڵیان لەوێدا نیشتوونە ژوورەکەەوە هێنی کرد کاک ئازاد زۆر بەتوانا بوو تەشجیعی خەڵکی کرد بەڵام ئێمە زۆربەی ئەو مشکیلەمان لە سەردەمی 74 نەمانەتوانی کادیری عەسکەری بەتوانا دەستنیشان بکەین دەستنیشان بکەین نەبوو ئەوانەی کە هەبوو سێر دەکرد بە عەقلیەتێکی کۆنی عەشایەری بۆتە ئامر بەتالیۆن لەگەڵ لە ناو شۆرشە هیچ ئیسفادەمان لەمانە ناکرد ئیلا لەو دیراسانەی خۆمان ئەمان کرد لەسەر حەربی ئەسابات خۆمان ئەمان خوێندەوە بەڵێ کاک فریا ئەچین لای ناوبڕێ دوای درێژە بەم گفتوگۆیادەین حەزەکەم باس ئەوە بکەی کاتێکە شۆڕشی ئەیلول تووشی شکست ئەبێ تووسی با بڵێن نسکۆ ئەبێ لە ساڵی 1975 ئێوە وەکو کۆمەڵە بڕیاری چی ئەدەن ئەچین لام ناوبڕۆ پاشان درێژە بەم گفتوگۆیادەین دووبارە سڵاو ئەم کاتتان باش مامۆسا بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوەم کرد لە کاتێکا لە ساڵی 1975 کە شۆڕشی ئەیلول تووشی شکستە بێ بۆچی ئێوە درێژە بە شۆڕش نادەنەوە ئێمە لە ساڵی 1974 کادیرەکانمان زۆر سیاسی بوون کادیری عەسکەریمان نەبوو هیچ دەوراتێک هیچ تەقەدومێک وا نەبوو بتوانن ئیدارەی شۆڕش بدەن بەڵام لەگەڵ ئەوەشە کە نکسۆکە ئیعلان کرا یەکێک وەک عەلی عەسکەری کاک ئارام چوو بۆ لای لە دەربەن ڕایەت دوایی نەیان هێشت عەلی عەسکەریان دەمکوت کرد ئاوها کاک ئارام بۆ من باسی کرد وتی نەمانتوانی بەڵێ شەهید ئارام چۆن بینی حەزەکەم لێرە ئیستا بۆتی باسەکەم من لە ئیتفاقی جەزائیر بوو لە تەوێڵە بووین لەگەڵ کاک ئازادی شەهید ئازادەورامی کۆبنەوەیەکمان کرد 5-6 کادیر بووین وتی کوڕینە ئەمە شۆڕش تا ئێرە و تەواو ئێمە تەوەقعەکەین ئەمە تەواو بێ کە نامەی نووسی بۆ زۆر کادیرانەی کەوا پەیوەندییانی پێوەکرد یەکێ لەوانە بۆ کاک سالار عەزیز بوو بە منیدا وتی ئەچی بۆ لە دەربەن ڕایەت لە سکرتاریەتی یەکێتی قوتابیانە لەوێ بڕۆ بیدینە ئەم نامەیە ئەگەر توانی بەدەست بیدرێک نتشتوانی بەدەم بیدرێ وتم بەدەم باشترە وتی وتی پێی بڵێ ئێمە بەردەوامی شۆڕشەکەین لای خاڵە شەهاب لە پێنجێنە ئەوانش بابێن بۆ ئەوێ
من کە ڕۆیشتم بۆ چۆمان لە سنە سیارەکەمان لە گەڕات سیارەیان گۆڕی و هەم کرد سرم کرد کاک سالار لەوەیە من شەید ئارامم ئەلەوێدی کە قسم لەگەر کاک سالار کرد وتی هێندی کردوتی شاسوار وەرە بزانم برادر خۆمانە کە قسم کرد لەگەڵ کاک سالارە وتم کاگازاد والێ ئەلێ ئێمە بەرەو پێنجوێنە ڕووین بەردەوامی بە شۆڕش هەدەین ئێوە ئەلێن چی وتی ئێمە لەولا لە چۆمان بووینە هیچ نەمانتوانی هیچ شتێ بکەین چونکە ڕۆژگارەکە لە ساڵح ئێمەیانە ئەوە بەرەو پێنجوێن ئێمەش ڕۆین دوایی لەگەڵ گیا بوو شەید ئارام و ژنێکی ئەجنەبی بوو من نەمزانی ئەمە شەید ئارامە ئەو وەختە کاک شاسوارە ژنەکەش ڕووسی بوو دوای ماوەیە بە دواوە وتیانەوە خێزانەکەی کاک شاسوار بوو لەگەڵ کاک سالارە من پێیانم گەیان ئەوانش بەرەو پێنجوێن چوون من چوومە بەرەو ڕایات سێرم کرد لەوێ کەس نەماوە لەم بەناو مقاومەوە بەناو شۆڕشەوە هەمووی سێرم کرد ڕۆژگارێ بوو ئەسپەکانی ئەو سەرکردانەمە ئەدی کە سواری زیلی ئێرانی بوون و بەرەو ئێران ئەیان برد ئەسپی دەرەجە یەک هەمووی ئەیان برد بەرەوەی ئێران ئەو خەڵکە گشتی بەپا نیوەی بەملا و نیوەی بەولا نیوەی چەکەکەی ئەبرد نیوەی ئەیکردە ئاوەکەیە لە دەربەن لە چۆمان و لە دەربەن ئەو شتانە وەکو زۆر سیر بوو زۆر بەشی فەقیرەکە بوو نەیەتوانی بچێ بەرەوەی ئێران گشتی بەپا کەوتە ڕێ بۆ ناو حکوومەتی عراقی بڕوە دوایی بۆ نەمانتوانی مەسەلەن هێن بکەین بەڵام درێژە بە شۆڕش بدەین ئەو چەکانە تەقلیدی تفەنجێکی نە فیشەک هەیە نە زەلامێکی وا بەتوانە ئەسکەریمان هەیە مەجبور ئەمە دراسەیەک ببێ بە حربی ئەسابات ئەو وەختە حربی ئەسابات نەبوو جەبهەوی بوو ئێمەش نە جەبهەوی فکرەمان هەبوو نە حربی ئەساباتش ئەوە بوو دوایی لە کەرکووک لەگەڵ کاکە ئازادە یەکترمان گرنەوە وتی بەم زوانە شتی ڕوو ئەدا بەڵێ دوایی حەزمان کرد لێرەش باس شەید ئازاد بکەیت بەڵێ شەید ئازاد ناسینی تۆ بۆ شەید ئازاد ئایا پەیوەندی بە کەرکووکی بوونەوە بوو یاخود بەڵێ پەیوەندی بە کۆمەڵەوە بوونەوە ئێمە کاک ئازاد عەزیزە لە لای هەموو کەسێک کە لەگەڵیشی کردبێ ئەوە بە ئەخلاق بوو موسەقف بوو ئێمە لە بەرتەچێ و لە ماڵیان ئەوان لای قەبرستانەکە بوو لەوێ یەکترمان ئەگردەوە ساڵ هەفتاکان دوایی لە یەکێتی قوتابیان شەر بە پێکەوە بووین ئەو بوو کاکە شەید شوام و ئەحمەد عەسکەری بوو ئەمانە لەوێ شەر یەکتریمان هی نەکرد بەڵام کاکە ئازاد مەسەلەکە تەشجیعی گەنجی ئەکرد کتابی بۆ پەیا ئەکرد دەیوت ئەمە تا 3 ڕۆژ مەسەلەن ئەم نەوع کتابە بخوێنە ئەوە مەخوێنە ئەوە بخوێنە بەرنامەی بۆ گەنجدا ئەنا بۆ ئەوی لە بیر و باوەڕی مارکسیەت تێبگە بەڵێ یعنی با بڵێن ڕۆڵی شەید ئازاد لە دامەزراندنی کۆمەڵە لە کەرکووک ڕۆڵێکی سەرەکی بووە بەڵێ بە تەئکید یعنی جیلی ئێمە ئەوەی کە بووە کۆمەڵە یا بووە یەکێتی زۆربەی بەدەستنیشانی کاکە ئازاد بوو ئەگەر کاکە ئازاد تۆی نەناسیایە لەو ڕۆژگارە تون بۆت نەبوو بیتە کۆمەڵە چونکە ئێمە هەمومان تەلەبە بووین هەمووشمان خەباتمانە کرد تێگەی ناو ئەمەنە خەباتکەرە کاکە ئازاد دەستنیشانی ئەکرد لەوێ یەک لەوێ دوو لەوێ 3 بەڵێ یعنی با بڵێن ئەو سەرپەرشی ڕێخستنەکانیە کرد بە تەئکیدی دوای شەهید سیروان تاڵەبانی ئەو بوو ئێمە پەیوەندی شەو ڕۆژمان لەگەڵ کاکە ئازاد بوو مەسەلەن مەجموعەی گەنجترش هەبوو کە دەعمی کاکە ئازاد ئەیدامەوەتەن وەکو ئەحمەد قەمبەر برادرمە زۆر برادریش ئەو ڕۆژی شەهید هۆشمەند
وەلی ئەکرمی نابوو دکتۆری بەیتەڕی بوو خەڵکی شۆڕیجە بوو زۆر کابرایە بەتوانە بوو دوایی شەهید بوو بەدەست چەند فرۆشێکی حزبەکان. بەڵێ باشە کاک فریا دوای ئەوە با بڵێن لە سەرەتای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵە چی ئەکا لە کەرکووک ڕێخستنەکانی چۆن گۆڕانکاری بەسەرا دێ؟ بەڵێ ئێمە لە کە یەکێتی هین بوو دەرگای ڕێخستن وەک جاران نەما ئێستا بە ناو یەکێتی مەسەلەن خەڵک زۆر ئەهات داوای هێنیە کرد هاتنە ڕیزی یەکێتی ئەکرد زۆر چونکە لەو ڕۆژەشە حزبی بەعز کە هەرس هاتبوو خەڵکەکە لێرە بوو بە زۆر خەڵکی ئەکردە بەعسی ناو گەڕەچیە گۆڕی ناو مەکتەبیە گۆڕی مۆزەفی لێرە نەقلە کردبووە هەولێر لەوێ بۆ جنوب نازانم چی ئەمانەی گشتیە کرد عارەب 10,000 پەیا بوو ئەمانەی گشتی ئەم زوڵمانەیە کرد وردە ئەمە خەڵکە ئیدی ئەم زوڵمانە گشتی بۆ یەکێتیە کەستر لە ساحەکە نەبوو بلیە حزبێتر وا چالاک بێ ئەوەڵ و ئاخر لەو ڕۆژگارەیە مجموعەیە پەیا بوو بە ناوی کۆمەڵەیەک پەیا بوو ئەوش دوایی سەر بە حکوومەت دەرچوو حکوومەت خۆی بۆ ینی دانابوو نازانم چۆنی بوو یعنی با لێرە تخوا بۆستین یعنی کۆمەڵێ یعنی با بڵێن کۆمەڵێکی کارتۆنی بوو بەعز دروستی کردو بوو وەڵڵاهی ڕێکخراوێکی ئاوهای دروست کردو ئێمە ئەزانی چۆن ناتوانین بلێن کارتۆنی بوو چونکە ئەوانەی لەوێ بوون هەمووی بەریء بوون مەسەلەن هەمووی برادرمان بوون ئێمە بە بێ پرس ئێمە چوبوونە ئەم حیزبەوە ئەم حزبی بەعسش خۆتەزانی لە دقەیەکە 200 کادری استخبارات و هینی دروستە کرد هەستا مەسوولەکەیانی گرت لە مەحکەمە داینا جلی عسکەری کردە بەری ئەمانەیان ئێنا گشتی ئەترافی کردوتی تۆ نەبووی گشتیان هەمووی لە هین لە بەلاشە گشتیانی بە سجندا هەمووی 20 ساڵ 30 ساڵ حکوم دران ئەوانش ئەوە کۆمەڵی مارکسی لینی نەبوون لەگەڵ ئێمەیان نەبوون بەڵام هەمووشیان کوڕی باش بوون ینی بلێ خۆفرۆش بێتن خۆفرۆش نەبوون ئینسانی باش بوون بەڵام کەوتنە داوێکەوە دەها بەعز بوو یا زیرەکی بەعز کە شوێنی کرد دەها نازانین چۆن بوو باشە با بڵین کە یەکێتی دامەزرێ لە کەرکووک خەڵکێکی زیاتر پەیوەندی بە ئێوە ناکرد وەکو کۆمەڵە خەڵک داوایە کرد جاران ئەگەر ئێمە داوامان لە زەلامیە بکردایە ماودەمە زۆر ڕۆشن بیرە ئیستە خەڵکە عەسکەریەکەش ئەلەو کە یەکێتی دامەزرا زۆربەی ئامر بەتالیۆن سەرلق هەمووی داوای ڕێخستنیە کرد نەک لە کەرکووک لە هەموو کوردستانە چونکە دێهات دەستی کردە دێهات گواستنەوە دێهات نەما سێری کرد خەڵک ئەم زوڵمە ئەبینێ هیچ حزبێکش نەبوو دیفاع لەو خەڵکە بکە لە یەکێتی بەولاوە بەڵێ بەڵێ باشە ساڵ 1970 بزانم سەرۆک مام جەلال داواکاریەک لە ئێوە ئەکا وەکو ڕێخستنەکانی کەرکووک ئەو داواکاریت بیرە؟ وەڵڵی مام جەلال کە هاتەوە بازانێکی دا بە شۆڕش یعنی گۆڕانکاری زۆر کرا یعنی بە ئێمەی وت بە برادران بە منی نەوت بە برادران مەکتوبێکی هێنا وتی لە هەموو شارێک دە کوردی باشم بۆ دەست نیشانکەن کە نامەیان بۆ بنێرم من هەستام شێخ پیرۆت تاڵەبانی لای من وتی ساڵ 72 مام جەلالم دیوە لە هین لە بەیروت دانیشتنم کردو 4 ڕۆژ لەگەڵ یا دانیشتومە باس ئەوەی کرد کە ئەمەی بۆ من هات وتیان نێچێهین کە ئەگەر برادرم بێ دەها باشتر نامەی بۆ نێرم بۆی پەیوەندیم پێوە بکە ئێمەش ناو کاکپیرۆت چوون بە کاکپیرۆتم وت کاکپیرۆت وتی چێن وتم وەڵڵی مام جەلال تۆی ئەوێ ئەگەر ئەتەوێ نامەکەی بۆ دێنم وتی باشە نامەکەی مێنە وەرە لەگەڵم ئەچین بۆ کۆی بۆ ماڵ شێخ جەندی تاڵەبانی چوین بۆ ئەوێ
چون بۆ ئەوێ پێنجشەمە و جمعە بوو لە ماڵیان وەکو داوابوون بە شێخ زنجی وتی ئەمەوێ پەیوەندی بە مام جەلالەوە بکەم وتی چیت هەیە بینووسە من بە 2 ڕۆژ نامەکە ئەگەیەنم پێی بالفعل نامەکەی نووسی بردیان بۆ مام جەلال دوای هەفتەیەک جوابەکە هاتووە پێی وتی ئەگەر ئیمکانت هەیە ئەگەر ئینسانی باش لە دەورتە ئاگاداری شۆڕش پێیمە دەستمان بە شۆڕش کرد و پێویستیمان زۆر هەیە بە زۆر شت هەیە ئەگەر یارمەتیمان بدەن ئەو پیاوە باشانەی کەوا تۆ ئەیان ناسی بۆ نەسە نامەکەی نووسی بوو خزمشی بوو شێخ پیرۆت لە یەکتر شارەزا بوون ئێمە ئەو کاتە ئێمە قوتابی بووین هەمووی کە داوای پیتاکمان لە خەڵک بکردایە ئەو پەڕی 50 دیناریان بدایەتە ئێمە بماندایەتە شۆڕش بەڵام شێخ پیرۆت تاڵەبانی لەو ڕۆژەیە توانی 15,000 تا 16,000 یەکەم وەجبە پارەی بۆ مامزە بۆ سەرکردایەتی نرد ئەمە گۆڕانکاری بوو زەلامێ لە کەرکووکەوە ئاوها ئیمکانی هەبێ ئەم پارێ بنێرێ هەر ئەو نەبوو دوای ئەوە هێنمان لێ هاوڕێ کۆمەڵە پێگەیی ئیمکانی باش بوو لێرە کە تیپەکان پەیابوون هەر کەسێک ژنی ویهێنایە لە جیرفان خۆی 1000 دیناریە داپی ئەمە چێ ئەمە سەمەد حەمەکەریم کادیرێکی کۆمەڵە بوو بە هەموو کەسێک پارەیەدا ئەوەشی سزن وایە داوامان لێ بکردایە خۆیە چوو بۆ سزن پارەکەی بۆیە برد هەر زەلام هەیە لەو ڕۆژەیە 300 دیناری وەرگردووە 200 وەرگردووە بۆیمان بردووە بۆ سجن بۆ پێشمەرگایەتی جلی نەبووە داوای پارەی کردووە یا باوکی نەخۆش بووە هەموویمان ئێمە لە ناو شار ئەمانە گشتی تەنزیمەی کرد هەمووی خۆمان تەختیتمانە کرد هەمووی مخاتەرە بوو ئێمە ئەمان کرد بەڵام تەنزیمێکی بتەو خەیانەت لە ئێمەیان نەبوو ترس لە ئێمەیان نەبوو بە هیچ شێوەیە سڵمان ناکرد یعنی من گەنج بووم 2 شەو 3 شەو ناچوومە ماڵەوە ئەگەر باوکم چنێ هاواری بکردایە نەیەزانی لە چووم خەریکی ئەو ئی نەبووم لەم لاوە ئەڕۆشتی وەلای پێشمەکە لەو لاوە ئاهاتینەوە ئاوها بوو ڕۆژگارمان بەڵێ کاک فریان لە یادەوەرەکان تا باس خاڵێکەکەی باسی هەڵگرتسانەوەی شۆڕشەکەی با بڵێن شۆڕشی نوێی گەلەکەمان ساڵی 1976 ئەڵێ ئەگەر شەهیدکردنی با بڵێن خاڵەشی هابوو هاوڕێکانی نەبووایە دوور نەبوو یان مەسەلەن بەو زووە شۆڕش هەڵبگرسایەتەوە ئایا لەو کاتەیە یعنی پێویستی بەوە ناکرد مەسەلەن ڕێخستنەکانی ئێوە وەکو یەکێتی زیاتر بتەوە بێ ئەمدا دەستکەنەوە شۆڕش چونکە شۆڕش کە دەست پێکاتەوە وا بزانم پێویستی زۆری هەبووە لە سەرەتادا ئەکەوێتە کۆمەڵە داویشەوە لەوانە وەرمونە کارە ساتی هەکاری بەسەر دێوانە بەڵێ خۆی ئێمە حزب نەبووین ئێمە ڕێکخرا و حزب فەرقی هەیە ئیمکانی مادی عسکەری وانە ئیمکانی عسکەری زۆر شەرتە بۆ حزب ئێمە نەمان بوو ئێمە ڕێکخراوێ بووین ڕێکخراوەکەش نەکرد بەس لە کۆمەڵە مەبەستە بەڵێ کۆمەڵە دوایی من ئەو سەرکردن نەبوومە مەسەلەن ساحب قرار بوو بێتم لە زۆر شتە بەڵام ئەزانم ئێمە ئیمکانمان وەکو تەسەڕوفمانە ئەکرد وەکو ئەندامێکی ڕێکخراو وەکو حزبێک نەبوو قیادەی ئێمە بتوانێ پشتێکی هەبێ و پاشەکەوتی هەبێ هینەکەی ئێمە گشتی هەموو بیر و هینەکان گشتی لە چەند ساڵێکا دروست بووە ئەم ڕێخستنە بە قووەتە وەڵ و ئاخر لە 74 کە گشتمان دەرچینە دەرەوە تەوحیدی فکری بوو یعنی 5-6 کادری کۆمەڵە ئیتوانی بە ئاشکرا لە شۆرێکە لە شارێکە لە دێیەکە یەک بگرێتەوە حەزەکەم کاک فریا زیاتر بۆستی لەسەر کۆمەڵێت تەوەر
بەڵێ یەک لەوانە بۆ نمونە نردنی تۆیە بۆ سووریا کاک ئازاد شەید ئازاد تۆ بۆچی بۆ سووریا نێرێ ساڵی چەنە ئەتنێرێ بۆ سووریا؟ هەفتاهێژد و من دوو سێجا چوون بۆ پێشمەرگایەتی وتیان بابە ئێمە زەلامی عسکەریمانەوێ کە مدەرەب بێ توانای هەبێ تۆ لە ناو شار بمێنی باشترە تۆ ئەگەر عسکەرنی لێوتم باشە ئەچ بۆ خارج خۆ عادز نابن وتیان نە ئەگەر بچی بۆ سووریا ئێمە ئیشمان پێێتە وتم ئیشتیتان بە منە وتیان ئەڕۆی ئەمە ئەنوان تەدینیە وتم قبولم هاوردووە لە جامیعی دیمەش حەلەب لە کولیەی هەندەسەی کارەبا قبولم هاوردووە وتیان زۆر باشە تۆ بچۆرە ئەوێ ئێمە پێویستیمان واجبەکەت ئەزانی چییە جەماعەت ئیزگە دێنن تۆ کارەبایت خۆت خەریجی سناعی بتوانە لەگەڵ یانابی هێنی بۆ سەرکردایەتی ئەگەر ئەوە تش نتوانی جیهازی ڕاکاڵمان بۆ بێنە بۆ ئیتصال بۆ پەیوەندیەکان پێویستیمان بە جیهازی پەیوەندیە ئەگەر ئەوە تش نتوانی دووربین و شتی عسکەری مان بۆ بێنی لەسەر ئەوە منیان نار بۆ سەرکردایەتی لە سووریا بوو چوون بۆ دیمەش وەک چوون بۆ دیمەش 3 ڕۆژ لەوێ بووم لەوێ مەقڕ نەمابوو لەوێ مەجبور پەیوەندیم کردەوە وتم لەوێ نییە وتیان بڕۆ بۆ حەلەب بە برادرە تەلەفۆنم کرد وتمەوە جامیعەم دەست ناکەوێ لە حەلەب قبولم وەرگردووە بە جفرە پێم وت وتی قەیناکە بڕۆ بۆ حەلەب لەوێ قبول تەدەنێ لەوێ ئەتوانی قبول وەرگری من خۆشم قبولەکەم لە حەلەب بوو ڕۆشتم بۆ ئەوێ وەکو ڕۆشتم لەوێ زۆر مەحاولەمان کرد دەها نازانم لەو ڕۆژەیە مشکیلەی هێن هەبوو مەقڕی یەکێتی ترس لەسەری بوو نازانم شتێوا بوو گۆڕی بیان چۆن گۆرچیان کردبوو لە ترس حزبی بەعس نەمتوانی لە عملیەکەم ناجیح نەبووم بەڵام دوای من لە کوێتەوە جەماعەت ئیزاعەکەیان هات بە منیاوت حازر بە بچۆ لێرە لە عێراقەوە نەسبیکە بەڵام لەو ڕۆژەیە کاکە ڕەنجە و مهندس پۆڵا کولیەیان تەواو کرد ئەوان ڕۆیشتن بۆ هێن یەکێکیان مهندس مەدەنی بوو یەکیان مهندس کارەوە ئەوان ئیزگەکەیان نەسب کرد بەشداریت لە چ چالاکیەکی تر هەبوو بۆ نمونە وەکو شاردنەوەی زیندانی و ئەوان ڕۆژگارە سەختە بەڵێ لە ڕۆژێکە 1970 بوو شەو سەعات 2 بوو من خەوتە بووم ڕەمەزان بوو لە خوار ماڵمانەوە سین و زەرفە بوو سێنم کردایان لە دەرگا دایکم وتی چێ وتی خۆمانی دەرگای کردەوە وتی چێە وتی خاڵۆژن خۆمانی زانیمان مامۆستا کاکە ڕەشە وتی هاتە ژوورەوە وتی کافری هاوتی وتە لە باند چاوی دێتە وتم فەرموو وتی وەڵا بۆ لای تۆ هاتووین سن کابرایە لەگەڵێتی لە سجن ڕای کردووە بەو شەوە لە سجن ڕای کردووە سجنیان شکانوە ئەوە بوو لە گەردەلوو لیژباسی ئەکا سجن لە هەیە ئەشکا ئەو سجنە کاکە ڕەش شەو سەعات دوو ئاوردی بۆ ماڵی ئێمە من ئەو وەختە جێگری محەممەد حەسەن بووم محەممەد حەسەن مامۆستا بوو مەسئولی کۆمیتێ ئاگر بوو مامۆستا بوو لە لادیە جومعە و پێنجشەمە ئاهاتەوە ئاگادارمی کردبوو زۆر شت ئەگەر حالات زەروری بوو تەسەڕوف بکە منش کە کاکە ڕەش هاوردی زەلامەکە لە ماڵمان وتم لە ماڵ ئێمە چییەکە وتی با لە ماڵی ئێوە بی من دەوامەمەیە و ئەڕۆمەوە ئەو ڕۆی بۆ تکدیت کابرا هێن بوو قسەم کرد لەگەڵ سێرم کرد ناوی مەلامعرفە خەڵک دێی هونەرێنەیە برای شەهید فەرەج هونەرێنەیە مەشهورە بۆ سجن بووی وتی وەڵام من کاکسیروان ناردنی هین بسێنم سلاح بسێنم یا جوعبەی سلاحەکە کە مەخزەنەکانی تێکە ئەوانەیان بۆ بسێنم وتی چوومە چایخانەیەکەوە سێنم کرد جوندیە دانیشتووە لە سلێمانی وتی کلاشینکۆفەکە لە تەنیشتی وتی چاکەتەکەم داکەن و دام بەبان
کلاشینکۆفەکەی و دەرچوومە دەرەوە وەک دەرچوو دەها ئاگام لێ نەبوو داهات چی قەوما دوایی من کلاشینکۆفم هاورد وتی شەو بەڕێی شارەزام وتی دەرچووم سێرم کرد پیکابی وێستاوە وتی لە سلێمانی لە دەرچووم وتی پیکابی وێستا و سێرم کرد جل کوردیان لەبەرە تومە زەما هەمووی ئەمن و ئیستیخبارات و جاشە ئاها لەوێ کەمینیاندانەوەتی من چوومە ناویانەوە بە کلاشینکۆفەکەەوە گردوبیاندا لە سلێمانی دوایی تەحویدی هەیئەی کەرکووکیان کردبوو لەوێ ئەیزانی ئیدامەکرێ وەڵا لەوێ بە چەقۆی بچوو پەنجەرەکەی دڕانە بوو وتی ئەوانەی لەگەڵ مابوون وتی هەمویانم ڕزگار کردووە و کلاشینکۆفێکشم لەوێ هاوردووە پێیانم وت ئەوە سنەکەم شکانوەتی دوو هینش لەوێ بوو سجنەکانمان دەست بەست کرد دەستیانمان دەستەوە خۆمان ڕامان کرد هاتبوون ئەو هاتبوو بۆ ماڵ مامەستا کاکەڕەش خۆی گەیانم بۆ ئەوێ چەکەکەی لە مزگەوتێ فڕێدا وتمان ئەچینە ئیهێنین وتمان بۆ چەکێ ئێمە توش نەبین کابرا لە ماڵمانمە لە بیدایی 21ەم ڕۆژی ڕەمەزان بوو لە ماڵمان با لە خوار ماڵمانەوە شەوان سین و زەرفە بوو ئیستیخبارات هات بیست خەڵکەکەی ئەدا هەویانە پرسی ئەوەی پێی نەبووە دەیانەدا کابراش سێریە کرد ئەیبین ئەیوت بەخوا ئەمە هەر دێن من نەگرن زۆر ئەترسا وتمان بابە مەترسێمە کەستین هێنا چووم بۆ لای محەممەد حەسەن پێم وتم شتێ وا هەیە سجنێک وا هەیە کاکە ئەمە داوە خۆت نەکەی تێ ساحیبی کردوتم لە ماڵما ئەمە چەند ڕۆژە چاوەڕێی تۆمانە بەشکم با بە تەنزیم دەریکەین وتی باشە بۆ تەپرسم ڕۆیی هاتەوە وتی بەڕێی مەعدانەکانە ئەم سجنە دەرەکەین قبولەکە بە کابرا مامەد وتی من قبول ناکەم بەڕێی مەعدانە من شارەزای کەرکووک نیم هەساین هەما لە ماڵمان خۆی کە سوکاری هاتن خەڵک لادێ بوون قەفەس هەبوو جاران هی تەماتە و ترێ و ئەمانە دار بوو قەپاغی هەبوو یعنی ئەوەنەی نیومەتر زیاتر بوو کابرامان کردە ناوی چێ دەبوو چی قەفەس بەتاڵیان هێنا بوو دامانەبان هێنا بەیانی جەژنەیە ئێمە لە سەیترەی کەرکووک ڕزگارمان کرد من هەتا سەیترە ڕۆشتم ئەوان ڕۆیشتن وتی گەیشتی نەبازیان دای لە هین پایدایە زەویە وتی خنکام گۆج بووم لە ناو ئەم قەفەسە دەرم کرد وتی لاماندا لە بازیان چوینە چۆڵایەکە قەفەسەکانمان لادا کابرا دەرچوو ئاوێ بخوا دەستێ بگەینێتە ئاو ئیسراحەتێ بکە وتی ئاورماندایەوە سێرمان کرد شورتەی گومرگ بە دوامانەوەیە وتی ئەوەی دی شورتەی گومرگ هات وتی چووە چەمەکەوە شورتەی گومرگ بە دوای چیە گەڕێت چی قەفەسە بوو وتی گشتیاندایە زەویە کوانێت سوجادەی ئێرانی با بە سوجادە نیە وتی ئێوە سوجادەی ئێرە ئێوە قەچاقچین هاتوونە لەم ماڵانە سوجادەی ئێرانی برن بەرە و چەمچەمە زیندانەکە ڕزگاری بوو دوایی منی داوات کرد بەڵێ ئەو هاوڕێکانتری چوین هینمان کرد تومەزە لە تەلەڤیزۆن باسی ئەکا کە مەجموعەیەکە نین هەمویان پێشمەرگە بوون من بە کاک جەلیل شم و دەستم کاک جەلیل ئەمانە تۆ دادناوە هەمووی سەرخۆش و ئەمانن بەرحەڵ مامۆستا بەم شێوە دینە کۆتایی ئەم بەشە هەوڵەدەین لە بەشێکی دیکە زیاتر لەسەر ڕێخستنەکانی کۆمیتەی ئاگر بۆستین حەزەکەین قسەی زیاتر بکەین لەسەر کۆمیتەی ئاگر سەرچاو ئێمە لە خزمەتین زۆر سپاس بۆتان بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوە دینە کۆتایی ئەم بەشە لەگەڵ کاک فریا عەلی ئەندامی دێرینی ڕێخستنەکانی ئەو کاتی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستان تا دیدارێکی دیکە بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ و ئافیستان بێ